حەڤەی 12 هەموو ساڵێک بە ڕۆژی ئاڵای کوردستان دیاریکراوە، بەڵام لەژێر سێبەری ئەم سیمبولەدا نیشتیمان بەهۆی ململانەی چەقبەستووی پارتیوێکیەتیەوە لەبری یەکڕێزی بەرەو پەرتەوازایی دەچێت. بەژەوەندی حیزبی شوناسی نەتەوەی خستۆتە مەترسیەوە و دەرگای بۆ دەزوەردانی بێگانە واڵا کردووە. ئەڵە لای ئێمە تەنها بەس ڕۆژێک نییە و باسی بکەین و یان چەند کاتژمێرێک بین باسی ئاڵا بکەین. ئەمە مێژووی نەتەوەیەکە، ئەم نەتەوەی کووردە. تۆ تەماشاکەی یانەیەکی وەرزشی هەڵگری ئاڵایەکی خۆیەتی باشە چجای ئەوەی ئێمە وەکو نەتەوەی کورد بۆ هەڵگری ئاڵاکەی خۆمان نەبین و بۆ ئەم ئاڵایە بەنەوەکانمان نەناسێنین بە شێوازێک لە شێوازەکان خۆشی بوێ. پێویستە ئەم شوناسە نەتەوەیە لە ڕۆحی منداڵی کووردا دروست بکەین، هەر لە بیدایەتی قوتابخانە و ڕۆزەکانەوە ئەم شوناسە دروست بکەین بەوەی کە ئاڵا وەک ڕەمزێک، وەک سمبولێک، وەک هێمایەک بەکاربێنێ بۆ ناساندنی نەتەوەکەی خۆی. وە لێرەیە چەکەرەکردنی ئاڵا لە چوارچێوە حزبەکە دەرەچێتە چوارچێوەیەکی نەتەوەیی و دواتر شوناسێکی ڕۆحی نەتەوەیی بەبەردا ئەکرێتوانە. ناکۆکیانەی خۆیەکان هێندە قوڵ بوونەتەوە. ئاڵای کوردستان لە بری هێمای یەکگرتووی نەتەوە بۆتە قوربانی دابشکاری ناوچەیی. ئەم پەرتەوازەیە دەسەڵاتی کوردی هێندە لاواز کردووە کە ناتوانێت پارێزگاری لە شکۆی خاک و شوناسی نەتەوەیی بکات. ئەمەش مەترسیەکی ڕاستەقینەیە بۆ سەر دواڕۆژی ئەم قەوارەیە. ئێمە دەزانین هەوڵی ئەجگار زۆری ناوخۆیی هەیە کە نیشتیمان بدان بداتە دەستی ئەغیارەوە. ئەو نیشتیمانەی کە دایکە ئێمە دەبێ یەک ریزی بین و وامان لێ نەکەن بچینە بەر برای خۆکوشتن. دەبینین هەوڵی ئەجگار گەورە هەیە بۆ زیندوو ڕاگررتنی کەلتوری براکوژی و براخۆ کوشتن. لەبەرەوە حاڵەتەکان زۆر بە پێچەوانە دەبینین. ئێمە وەکو ناوەندێکی زانستی کاتی ئەم یادە دەکەینەوە، دەمانەوێت بیکەینە ئەم یادە هێماکانی ئاڵای کوردستان وەکو فەرهەنگێک بچەسپێنین. چەسپاندنی فەرهەنگ پێویستی بە زانستیە. چەسپاندنی فەرهەنگی کۆمەڵایەتی کە ئەخلاقی کۆمەڵایەتیە، کە ئازادیە، کە کەلتوری جوانی یەک ریزیە، دەبێت لە ناوەندە زانستیەکانەوە دەست پێ بکەین. دەبێت زانکۆکان بکەینە منبەری مەیدانخوازیەکی گەورە بۆ دروستبوونی ئەو فەزا فەلسەفیە کۆمەڵایەتی کە پێویستە میلەتی ئێمە هەیبێ. شارەزایان دەڵێن پێویستە ژینگەیەکی کۆمەڵاتی نوێ دروست ببێت کە تیایدا نیشتیمان لە سەروی حیزبەکانەوە بێت و ڕێگری لە هەر هەوڵێکی هەڕاجکردنی ئەم خاکە بگرێت کە ببێتە هۆی لێکترازان و بە حیزبیکردنی هێمانەتەوەیەتیەکان. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.